یەکێک لە وڵاتەکانی کە وەکو داگیرکردن و وەکو ڕژێمێکی دیکتاتۆر کە هەساوە بە بەزاندنی سنووری وڵاتی خۆی و هێرشکردنە سەر سنووری کوردستان ئێمە وەکو خۆمان ئیدانەیەکەین بەڕاستی لە مێژە ئەگەر سیکەین هەر لە مێژووی وڵاتانی دراوسی کورد هەمیشە کوردیان چەوساندوێتەوە و کارێکیان کردووە کە کوردستان داگیرکەن و هێرش بکەنە سەر خاک و ئاوی کوردستان. گرنگە هاوڵاتیان و دانیشتوانی کوردستان و وە لە ڕێی هاوڵاتیانی کوردستانیشەوە گەیاندنی پەیامی ستەم دیدەی کە ستەمیان لێکراوە بیگەێنە دەرەوەی وڵاتەکەی خۆیان بۆ ئەوەی کە دەنگۆیەکی جیهانی دروست بێت لەسەر ئەو زوڵم و ستەمەی کە دەکرێتە سەر کوردستان و دەکرێتە سەر تاکی میلەتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. هاتنی ئەم وەفدانە گرنگە بەڕاستی ئەم وەفدانە نوێنەری خەڵکن نوێنەری دەوڵەتەکان نین بۆ گەلی کوردکە گرنگە زۆر کە دۆستایەتی لەگەڵ گەلانی ئازادیخوازی جیهاندا بکە و زۆر گرنگە لە ڕێگەی خەڵکەوە فشار لەسەر ڕای گشتی دەوڵەتانە بکات و فشار لەسەر حکوومەتەکان بکات بۆ ئەوی سیاسەت و استراتێژی خۆیان بگۆڕن دەربارەی مەسەلەی کورد. ئەمە لەلایەکی ترەوە بەڕاستی بەداخەوە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا هاتنە ناوەی سوپای تورکیا بۆ هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە بە جۆرێک کە تەنها لە چوارچێوەی جەنگ و ململانیان نەماوەتەوە بەڵکو خەتەری بۆ سەر ژینگەی کوردستان و خەتەری بۆ سەر دار و گیان لەبەر و ئاوهەوای کوردستان کردووە. ئەوە مەترسێکی جدیە. هیوادارم هەمومان پێکەوە و گەلی کورد پێکەوە هۆشیار بن ئەم داگیرکاری و ئەم کێشە و مشکلانە بەڕاستی بە جەنگ چارەسەر ناکرێت. مشکلی کورد مشکلێکی ڕەوایە. گەلی کورد پێویستە هۆشیار بێتەوە لە ئێستا بەڕاستی ئەم فشار بکات وەکو تاک وەکو هاوڵاتی کە بەڕاستی ئەم کێشەیە بە شێوازێکی ئاشتی خوازانە بە شێوازێکی ڕێزکردنی دوولایەنە چارەسەر بکرێت. ئەشی هەموو لایەنێکە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بەڕاستی بەر بەو جەنگ و ململانەیە بگرن کە بەڕاستی وردە ڕوو لە قوڵایی خاکی هەرێمی کوردستانەکە یعنی چیتر جەنگی تورکیا لە کوردستان جەنگ نییە بە بەکەری لاکانی پەکەکە بەڵکو ئەو جەنگە وردە نزیکە بێتەوە لە شارەکانی کوردستان نزیکە بێتەوە لە قوڵایی استراتیژی خاکی کوردستان و بێت گەلی کورد بکە کە بەڕاستی ئەمە ترسیە چیتر تەنها ململانەیەکی سیاسی لە بەنی حیزبێکی سیاسی دەوڵەتەکانیە بەڵکو من پرۆسەیەکی سیاسی و مشکلەیەکی نەتەوەی هەموو لایەک پێویستە خەمی بخۆن و بەڕاستی ئەرکی ئێمە ئەوەیە کە دەنگ بەرزکەینەوە بۆ ئاشتی و دەنگ بەرزکەینەوە پێکەوە ژان و دەنگ بەرزکەینەوە بۆ چارەسەرکردنی دیپلۆماسیان و ئاشتی خوازانەی لە هەموو لایەکەوە. ئێمە پێمان وایە ئەم داگیرکاریانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی خاکی کوردستانە بێتەوە لەلایەن دەوڵەتی تورکیاوە ناحەقیەکە بە خاک و خەڵکی کوردستانی ئەکا بۆیە لێرەوە داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتی و بەو شاندەش ماوەتووە کە پەیامی خەڵکی کوردستان بگەێنن کە ئەم داگیرکاریانەی تورکیا بوەسێنرێت وەساندنی ئەم داگیرکاریانەی تورکیا لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتی و مانا و مەغزای خۆی هەیە بۆی کە مرۆڤایەتی و مرۆڤبوون ئەبێتە سەنتەر لەلایەن بۆیە هەر جۆرە داگیرکاریە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان ئیدانەیەکەین و پێمان وایە ئەمە شەڕفرۆشتنێکی نەعەدالەت و دادپەروەری و نایەکسانیە. ئێمە وەک ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی پێویستە لەسەرمان بە ناڕزای دەربڕین بە دروستکردنی کامپین بە پشتیوانیکردنی ئەو شاندە نێودەوڵەتیانەی کە توانایەکی باشیان هەیە لە وڵاتەکانی خۆیان هەر یەکێک لەمانە تا ئاستی خۆپشاندان و مانگرتن و چوونە شوێنی حەدەسەکە.